ئامینە نەبی تەمەنی 70 ساڵە 40 ساڵە دوکانداری دەکات. ژنێکی مەجلیسگەرم و سیاسیە، هەرچی لەگەڵی باز بکەیت هەر دەیباتەوە لای سیاست و دەڵێت ئەگەر شتێک لە دوکانەکەی بەسەر بچێت کاریگەری لەسەر بازار و ناوبانجی دوکانەکەی دەبێت. هورامینە هەمان تێڕوانینیشی بۆ بەسەرچوونی تەمەنی پەرلەمان و حکوومەت هەیە. ئەو بەو هەموو ئیزبانە حکوومەتە بەسەر چووە بەزە من نایڵم دوکانی منشتیدا بەسەرچی ژنێکی ئەوەمە بەتاقتێنم ئەو دوکانە ڕاگرتووە چەند ساڵە نایڵم ئێحتوباری دوکانەکەم بڕوە. ڕەخنەی پورئامینە دەنگ و باسی گەرمی شەقامە، چاوەکانیش زۆربیان لەسەر بەسەرچوونی تەمەنی پەرلەمان و حکوومەتن. لە کاتێکدا ئێستا لە هەرێمی کوردستان زیاتر لە 63 دامەزراوی هەڵبژێردرا و تەمەنی یاساییان بەسەر چووە. سێ دەستەی سربەخۆ تەمەنیان بەسەر چووە. لە کۆی 59 سندیکا و کۆمەڵە وێچێتیەکان 58یان تەمەنی یاساییان بەسەر چووە. 5 ساڵە ئەنجومەنی پارێزگاکانیش تەمەنیان بەسەر چووە. لە 2019 پەرلەمانی هەرێمی کوردستان کە مشەڕعی یاسای ژمارە 3 ساڵی 2009 ئەنجومەنی پارێزگاکانە چەند مادەیش تێدا هەموار کردەوە، لەوانە ئەو مادەی کە دەڵێت ئەنجومەنەکان بۆ ماوەی 4 ساڵن کردی بە ئەنجومەنەکان تا ڕۆژی هەڵبژاردن بەردەوام دەبن لە کارەکەی خۆیان. پسپۆڕێکی یاسایی پێی وایە بە سەرچوونی تەمەنی دامەزراوە هەڵبژێردراوەکان هەرێمی کوردستانی لا بۆشایەکی یاسایی جیرۆدە کردووە. لە دەرئەنجامی ئەوەی تاوەکو ئێستا ڕێکەوتن نەکراوە بۆ دیاریکردنی ئەو کەسانی کە هەڵدەستن بە سەرۆکایەتیکردنی ئەو دام و دەستگایانە ئەو دام و دەستگایانە تووشی جۆرێک لە شەلەل بووینە. شەلەلەکە خۆی لەوە دەبینێتەوە بەشێکیان ماوەیان بەسەرچوە، بەشێکیان سەرباری ئەوەی کە پێکاتەکەیان بەشێک لە پێکاتەکەیان لە دەستداوە پێکاتەکەیان نوێ نەکراوەتەوە ناتوان کارەکانیان ئەنجام بدەن. دەنجی ئەمریکا زانیوێتی حکوومەت بڕیاری داوە لە ماوەی 6 مانگدا کۆمەڵە و یەکێتی و سندیکاکان هەڵبژاردننی ستافی نوێ بکەن. دەستە سربەخۆکانیش تا خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەم شێوەیە دەمێننەوە. هەرچی سێ سەرۆکاتەکەی هەرێم و ئەنجومەنی پارێزگاکانن چاوەڕێی ئەنجامدانی هەڵبژاردن دەکەن. ئێستا پورئامینە بەشێکی زۆری کاتەکانی ڕۆژانەی بە چاودێری کەلوپەلی فرۆشگاکەی و لێدوانی بەرپرسانی هەرێم بەڕێ دەکات. بەو هیوای قسەیەک بکەن گرەی بێبازاری بکەنەوە، چونکە دەڵێت وا بڕوە لەبەر بێبازاریدا کاڵاکانی دوکانەکەی ئەویش هاو شێوەی تەمەنی حکوومەت و پەرلەمان بەسەر دەچێت. ئەیوەرتی بۆ دەنجی ئەمریکا هەولێر.